لە پایتەختی کوردستانەوە لە هەولێرەوە لە پایتەخت میدیاوە سڵاوتان لەبێت. لە پایتەختی کوردستانەوە لە هەولێرەوە لە پایتەخت میدیاوە سڵاوتان لەبێت. تەواو ئامادەکاریەکان بۆ سەری ساڵ کراوە، کەمی ماوە بۆ ئەوەی لە 2025 نزیک بینەوە و لە هەولێر ئامادەکاریەکی تەواو کراوە. ئەڕۆین و ڕای هاوڵاتیان وەرەگرین بزانین چۆن ئامادەکاریان کردووە بۆ 2025 ئەم ساڵ و چیان هەیە بۆ 2024 و لە 2025 پلانیان چیە. لەگەڵمانە بن. هاتونجان سڵاو لێبێ، ئەمە بزانم 2024 ساڵێکی چۆن بوو بۆ تۆ؟ 24 زۆر خۆشە، جەوەکی زۆر ساردا، بەس الحەمدولله یعنی هەموو شتێک وچی ئێرە، هەموو شتێک مرتب و جوان و خەڵک هەمووی دێتن لە دەرێ ماڵێ. وڵی ناخۆشی زۆری تێدا بوو، بەس الحەمدولله بەتەمای خۆی ئینشاڵڵا باش دەبێت. تەسەوڕێکی 2025 ساڵێکی چۆن بێت؟ وڵی خۆشە مارێ بابۆی لە حکوم کەس دەورێ مرێ لەریش هادوو عالۆ مارێ بابۆی دەکەین هەلاولیا چی لێ دروستکردینە؟ وەڵاهی زۆر هەیە، شتێکی خۆش و ناخۆش. شتێکی خۆش ئیشی قەدیم، یعنی ڕۆژتم بیگۆڕێتم لە ئیشی نوێ ئەوە زۆر خۆشە، یعنی بەس هەردووکیان یعنی باشن و شتێکی ئەو منداڵم لە مەکتەب ڕۆیشتینە، یعنی ئەوانە. 2024 ساڵێکی چۆن بوو بۆ تۆ؟ وڵی خۆشکە پارتی بردیەوە یوادایی ساری دابش پارتی باتەوە هەرەوما هیچ کەمان ناوێت. بینەرانی خۆشەویست، ئێستا من لەگەڵ دوو هاوسەری جوانم. ئەمە پرسیاریان لێ بکەم بزانم ساڵی 2024 ساڵێکی چۆن بوو بۆیان. سڵاو لێبێ. سڵاو دەکەوە، زۆر سپاس. 2024 ساڵێکی چۆن بوو بۆ تۆ؟ وەڵایی لەخوا بەزیادە بەعام باش بوو، ساڵێکی ناخۆش نەبوو بۆ من، تر باش بوو لەخوا بەزیادە. چ شتێکی 2024 قەت لەبیر ناکەین؟ 2024 وەڵا هەر هاوسەرگیریم لەگەڵ خێزان ماوە. شتێکی خۆشە. سەرۆڵە. 2024 چی پێبەخشی، چی لێ سندیتەوە؟ تاوان کچێکی جوانی پێبەخشین لەخوا بەزیادە. لە 2024 هیچ شتێکی وان نەبووە لە دەستی بەم ناوە. پێم خۆشە. ماچینە لای ئەم خاتونە شەرمنە. خاتون سڵاو لێبێ. سلامەتی، سڵاو لە تۆش بێ، سپاس. پێم بڵێ 2024 ساڵێکی چۆن بوو بۆ تۆ؟ ئەوە ساڵێکی خۆش بوو، بێکێشە بوو، باش بوو، الحەمدولله. ئەستی چۆنە لە 2024 ئابێتە ساڵە پەسەندەکەی تۆ کە هاوسەرەکەتت یان ناسی و هاوسەرگیریتان کردو؟ وەڵاکی ساڵێکی پڕ یادگاری بوو، پڕ یادگاری خۆش و پڕ ساڵێکی ئەزمون بوو بردومان. پێم بڵێ گردنی ئەو کەسانە ئازاکەی کە لە 2024 ئازاری توانە؟ گردن سریان سەرەکەیەکە زۆر جوانە. ئەوە هەزار جار گردنی ئازابێ. وەڵا وتە چی؟ خۆ پیاوەم نەکوشتەوە گردنم ئازایە. ئێستا تۆ گردنی ئازاکەی ئەو کەسی ئازاریای؟ خێزانم؟ نانا ئەو کەسی ئازاری تۆ یا لە 2024؟ ئارە وەڵا هەمویان گردیان ئازار، کەسی واژ نەبووە شکر لەخوا بەزیادە. والله هەموو جاهە دەڵێن هیواداری، ئەم جارش دەڵێن هیواداری ئینشاڵڵا ساڵی 2025 ساڵێکی خۆش دەبێت، ساڵێک دەبێ هیوا و ئاواتەکانمان بێتە دی، ئەوەی کە پێشتر ویستیتمان بیکەین هەوڵێک ئامانجێک نەهاتۆ دەدەی ئینشاڵڵا لە 2025 دێتە دی بە هەموو شێوە. چ شتێکە بوو لە 2024 نەهاتە دی ئەتۆ لە 2025 بهێنیتە دی هەوڵی بۆ بێت؟ وەڵای الحەمدولله لە 2024 ینی کۆمەڵێک شتە بوو هەوڵم بۆی داوە هاتۆتە دی، بەڵام نەوانەیە هەندێک شتەبی مابێت، ئینشاڵڵا هەوڵی بۆ دەم لە 2025 بێتە دی ئینشاڵڵا. جا ئەم دوو هاوسەرە بەڕێزە کە ویستم لە دوانیان لە وەرگرم، ئەم کاکە بەڕێزە هەر بە هاوسەرەکەی و قسە بکە، قسە بکەی شەوی من لە ڕوونایە ئەم قسە ناکەم. باڵی بپرسم بزانم 2024 ساڵێکی چۆن بوو بووی؟ 2024 ساڵێکی خۆش بوو، الحەمدولله. ئینشاڵڵا 25 خۆشتریش دەبێت ئینشاڵڵا. ئینشاڵڵا. هیچ کەسێک لە دەستدا لە ساڵی 2024؟ ئەرە وەڵا. کێ لە دەستدا؟ خاڵم. حەسەکە لە 2025 لەگەڵت بایە؟ زۆر حەزمە کرد، بەڵام ئەوە ئەوێری خۆی گەورەیە. چ شتێک وای لە تۆ کردو کە ئەمە لە مێشکتا بمێنێت هەر لە خەیاڵتا بێ؟
والله شتي وانا بو الحمد لله يعني باش بو باقشتي باش بو صار تساش شلون خۆتان بۆ ساڵی نوێ حازر کردووە؟ والله رقصي حازرمان کردیە ساڵی 2024 ساڵێکی چۆن بوو؟ والله خۆش بوو ساڵی 2024 بۆ تۆ چۆن بوو؟ خۆش بوو بەس هەمێک خۆش نی بوو چی شتێکی؟ وڵاتیمان ڕۆژاوا خەڵکی شوێیت؟ خەڵکی ڕۆژاوامە خۆشی بەنەمانی بەشار ئەسەد؟ کو یعنی خۆشی بەنەمانی؟ ئەنۆ هاتی لە خوارێ زۆر خۆشم کەیف حاڵ خۆت حازر کردووە بۆ سەری ساڵ؟ لا خۆمان حازرکردنا و ماڵیمان حازرکردنا و ئەوها یعنی نارێ وڵات ئەم جۆ پێ چۆنە لە هەولێر؟ زۆر خۆشە وڵات الحەمدولله یعنی خۆشە کەیفی هەیە یەکەم جارە بەشداریەکەی لە هەولێر بەشداری فیستیڤاڵێکی واکەی؟ ئەوە یەکەم جارە لێرە و جاری وڵە ساڵی ڕۆشتی لە سامی عەبدوڕەحمان بوو بەس لێرە زۆر سپاس هەڵبەرکێتەکەتان تاوەکەن بینەرانی خۆشەویستی پایتەخت میدیا ئەمە ڕاوبۆچوونی بەشێک لە هاوڵاتیان بوو بۆ ساڵی 2024 و هەمان هیوا خوازین 2025 ساڵێکی جیاواز بێ من لێرەیە ئێمە کۆتایی بەرنامەکەم بەڵام وەکو هەموو جارێکەڵێم ئێمە جیاوازون و جیاوازی دروستەکەین ئەمە کۆتای وێزگەنیە تا بەرنامێکی تر هەر شاد و بەختەوەر بن ماڵاوە